لە گەڕەکی جوولەکانی شاری سلێمانی لە کاتی ڕوخانی خانوویەکی کۆندا شوێنەوارێکی مێژووی دۆزرایەوە کە پێدەچێت مێژوەکەی بۆ سەردەمی ساسانیەکان بگەڕێتەوە. شوێنەوارەکە 4 گۆزەی گەورەیە کە ئێسک و پروستی مرۆڤ و موروی تێدایە و گۆزەکان بە دووری 1 مەتر بە تەنیژ یەکەوە دانراون. ئەمڕۆ تەنانەت ئەو کوپە گەورەیەمان دۆزیوەتەوە بە تەواوەتی جوان دەرکەوتەوە، بەڵام شکاوە بەداخەوە لە تەنیشی دوو کوپە گەورە هەیەەوە بە زۆر دەرنەکەوتەوە، بزانام شکاوە، زۆربەی شکاوە، بەڵام لە ناو یەکەم لە تەگۆزە کەمێکی ئسقانم زۆر دۆزیەوە لەگەڵ ئەو موروانە لەگەڵی بوو. ئیتر لە تەگۆزەی زۆر هەیە لە دەوری بەری خۆی. بەتەماین ئەم مۆزوعە بگرێتەوە بۆ دایرەی شوێنەوار، خۆیان بڕیاری خۆیانەدەن کەیکردنەوە پشکینەکەن ئەبێ ئیشی لێ بکرێ بە تەواوەتی دوای تەسلیمی خاوەنەکەی یەکەین. جارێ خاوەنەکەمان نەدۆزیوەتەوە، خاوەنی عەرزەکە هەر دائیرەکەی خۆمان ئێمە ستافمان هەیە و شارەزای و ئەتوانی ئیشی خۆی بکات. چەندێکی پێچە یەکلای بێتەوە ئەم شوێنەوارانە مێژوەکەی بۆ کەیەگەڕێتەوە؟ جارێ نازانین، هەتا تیم تایبەت خۆی نەیە و بڕیار نەیە و ئیشی لێ نەکرێت بۆ ماوەیەکی زۆر ناتوانین بڕیار بدەین. نۆژانکردنەوە و دروستکردنی خانوو لە گەڕەکی جوولەکان و 4 گەڕەکی دیکەی شاری سلێمانی کە شوێنەواری مێژوویان تێدایە پێویستی بە ڕەزامەندی بەڕێوەبەراتی شارەوانی سلێمانی هەیە، بەڵام خاوەنی ئەم مڵکە دەوترێت بەبێ ڕەزامەندی دەستکاری خانووەکەی کردووە. بڕیارە شوێنەوارەکان کۆ بکرێنەوە و ببرێن بۆ بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی تا لێکۆڵینەوە لە مێژووی پارچە گۆزەکان بکرێت. خاوەنی مڵکەکەش دەوترێت ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. بەداخەوە کەسی کە خاوەنی ئەم مڵکەیە هەستاوە ڕوخانی ئەم بینایی کە لێرا بۆ بەبێ وەرگرتنی ڕەزامەندی لیژنەکە، چونکە ئەمە گەڕەکی جوولەکانێکێکە لە گەڕەکە کۆنەکان لە پاڵ گەڕەکەکانی تر وەکو گەڕەکی مەڵکەنی، سەرکارێز، سەرشەقام، کانێسکان، ئەم گەڕەکانە لە زمنی گەڕەکەکە لە بوریەکانی سلێمانیدان و هیچ ئاڵوگۆڕێک و ڕوخاندن و بیناکردنێکی بەبێ ئاگاداری لیژنەکە تیا ناکرێ. ئەم ڕوخاندنە بەبێ ئاگاداری ئێوە بەیان و ماڵەتی ئێوەی وەرگرتووە. کەسێک کە بیاوێ گۆڕانکاری لە بیناکە بکە بە ڕوخاندن یا دروستکردنەوە و تامیرکردنەوەی دەبێ ئاگاداری لیژنەکە بکە. بەداخەوە ئەمە سەردانی نەکردووە، ئایا لە بێ ئاگایی بۆ یان بە شێوەیەکی تر سەردانی نەکردو و موافقەتی وەرنەگرتووە. لەبەرەوە ئێمە هەر ئەمڕۆ پەیوەندیمان کردو بە خاوەنی مڵکەکە لە ڕێی بەسپاسەوە لە ڕێوی هێزەکانی ئاسایش و پۆلیسەوە خاوەنەکەیمان دۆزیوەتەوە، پەیوەندیمان پێوە کردووە لەگەڵ هەموو ئەو کەسانش کە لێرە کاریان کردووە هەر لەو ئامێرانی کە بوونەتەوەی گواستنەوەی ئاسەواری بیناکە. ئێمە ئیجراتی یاسایی وەرەگرین بەرامبەریان و ڕوبەڕووی یاساییانەکەینەوە. لە گەڕەکی جوولەکان 104 خانووی حجزکراو هەن کە نابێت نۆژەن و دەستکاری بکرێن چونکە شوێنەواری مێژوویان تێدایە. ئەوانەشی خانووە کۆنەکانی دیکە لەم گەڕەکە نۆژەن دەکەنەوە، پێویستە ڕێپێدان و پشکنینیان بۆ بکرێت. دوای دڵنیابوونەوە دواتر دەست بە نۆژەنکردنەوە بکەن. بە پێچەوانەوە هەر کەسێک دەستکاری ئەم خانووانە بکات ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.